إيه هردوها فارا باتري دزين هردوها فارا باتري برد لا تۆڕە کۆمەڵایەتەکان گرتە ڤیددیوەک وڵاوبووتەوە وا باز دەکرێت کە پاتری کۆمەڵێک بار هەڵگر لە یەکێک لە پرۆژەکان لە نزیکی شقامی 150 متری جراون من دەمێت قسە لەگەڵ یەکێک لە شۆفێری ئەو بار هەڵگرانە بکەم حاجیجان سلااو لێ بێماندوو نەبی دەمێت پێم بڵێ ئەو پاتری ئەو بار هەڵگرانە دزراون ئۆتۆمبیلێک بۆ ئی هەموو ئۆتۆمبیلەکان بۆ یاقچەند ئۆتۆمبیلێک بووە سچوال سالنا ولا إيه حفارة بو بس حفارة دو حفارة اللي يريج ذكرن بەڵێ إيه هردوها فارا باتري دزين هردوها فارا باتري برد ئەی با بڵێن لۆری و قەلا شتەکان نا هيج مشكلة نبونا بەڵێ بس حفارة دو حفارة اللي يريبون إيه هردوها فارا بس بردن چەند پاتریان دزیوە دو حفارة هر حفارة دو باتري چار باتري بێت باتري تاو كيبل وما كيبل وهمي بردن هەمویان بردیان باش ئێوە بەدەڵاتونتان بۆ بابەتە کردیە شکاتتان کردیە نا. خود سکاڵاتان کردیە نا والله نا خير شكاوت نكري هيج بای چەند دەبنەوە پاتریانە نرخیان چەندە والله تقريبا هردو 400,000 أو 400-500,000 زيادة كم تروي ئەی با بڵێن چەند کاتژمێر ئیشتان دواکەوت لەبەرەوەی پاتریەکان زرابوون تقريبا ساعة أوي 3 ساعت 3 ساعات ئێوە لێرە ئیشی چی دەکەن والله شيء أو تكلا نقل لكن بو شركة دبن بەس تێکەڵی دەبم بۆ بس تكلا باشە سپاس دەکەم حاجیجان دەست خۆش بێت ئەمە قسە یەکێک لە شۆفێری ئەو ئافارانەیە کە پاتریەکانیان دزراوە ئەو بازدەوە دەکات ئەوان کاتونەتە سەرکار نزیکەی سێ کاتژمێر دواکەوتونە بەوەی دزینی پاتری ئەفارەکان دیالەوەی کە پاتریەکان زراون کۆمەڵێک کێبلیش کە پاتریەکان دەبەستێتەوە بە مەکینەوە بار هەڵگرەکە ئەوانش دزراون بەڵام ئەوان تاوەکو ئێستا هیچ سکاڵایەتیان تۆمار نەکردو لەسەر بابەت.